سلااوڕیان طبعا لەم ڤیددیۆدا دەمەوێت شتێکتان بۆ شەرحکەم ئەژبریتە لە ئارتیکل پرۆسسینگ چارج بەونەوە یەکێک لە هاوڕەکانی ئێوە سەبمیتی کردو ئەم ژۆکو کۆئۆتەر ئەو ئیمێڵم بەدەست گەشتووە کە لە گۆڤاری کەمیستری ئەفریقا سەبمیتی کردووە کاتێک کە کۆپی بکەین بیبێن لە گوگل سێرچی بۆ بکەین ئەم گۆڤارەکە سەر بە سپرینگەرە هەروەک تێبین دەکرێت لێرەکاندا بەشی گایدلاینەکەی تدایە و هەندێک جار لە ناو گایدلاینەکەدا ئێمە دەتوانین ئارتیکل پرۆسسینگ چارج ببینەوە واتە ئەو بڕەپارەی کە دەدرێت بۆ یەکە توێژینەوەکەمان لەو شوێنە بڵاوبێتەوە و هەندێک جارژۆکە ئەو گۆڤارە لێرەدا ئاماژ پێکردە Open Access Fee and Funding کە کلیکی لەسەر دەکەین لێرەدا داوای ئەو بڕەپارەی کردو کە پێویستە توێژەر بیدا بۆی کە توێژینەوەکەی بڵاوبێتەوە بەڵام ئەگەر بە جوانی ئێرە بخوێنینەوە لێرەدا دەڵێ ئەو توێژەرانێکە دایانهەیە توێژینەوەکانیان لە ئۆپن ئەکسس هاتە بە شێوەیە کە خوێنەران لە هەموو شوێنێکی دنیا بتوان بە ئاسانی ئەم توێژینەوە دوای بڵاوبوونەوە داونلۆد کەن و بیخوێننەوە بەڵام لە مقابلدا ڕەپارێک لە نووسەرەکان وەردەگیرێ و بەم شێوەیە گۆڤارەکە توێژینەوەکە بە شێوەیەکی فری دەداتە بەردەستی خوێنەران کەوت ڕەپارەکەشی لێردا دیاری کردو بەڵام ئەم گۆڤارە لەبەر ئەوەی کە گۆڤارێکی هایبریدە شێوەی ترادیشنال مۆدێلیشان هەیە کە لەو شێوەیەدا پێویست ناکە کە هیچ بڕەپارەیەک لەلایەن ئۆثەرەکانەوە بدرێ لەم حاڵەتەدا توێژینەوەکە لە گۆڤارەکەدا بە شێوەی سەبسکرپشن دەمێنێتەوە و تەنها ئەو ئۆرگانانەی کە بڕی پارەی پێویست دەدەن بە گۆڤارەکە یاخود ئەو خوێنەرانەی کە پارەی توێژینەوەکە دەدەن دەتوانن ئەکسیزیان هەیە بۆ توێژینەوەکە کەواتە لەم گۆڤارەدا دوایە کە توێژینەوەکە ئەکسێپت کرا ئێوە دەتوانن کە توێژینەوەکە بەبێ پارە بڵاوکەنەوە یاخود ئەگەر بێت و پارەیەکی دیاریکراوتان هەبێت تەرخانی بکەن بەو حاڵتەدا توێژینەوەکەتان بەرچاوتر دەبێت و لەوانەیە سایتێشنی زۆرتری بۆ بێت بەڵام بەڕاستی ئەوە قیمەتێکی تایبەت بە گۆڤارەکە دەدەن هۆکارەکەشی ئەوەیە لە داهاتوودا هیچ کەس ناتوانێت پێتان بڵێ کە ئێوە لە مقابل پارەدا توێژینەوەکەتان بڵاوکرێتەوە چکە گۆڤارەکە توێژینەوەکەتان دەخاتە ئەندەر ڕڤیو لەوانە چەند مانگێکدا چاوەڕێ بکەن و دوای ئەوەی کە ئەکسێپتان وەرگرت و یەک دوو ڕۆژ پێش ئەوەی کە توێژینەوەکەتان بڵاو بێتەوە ئەو دوو اختیارتان دەداتێت کە ئەگە پارەتاندا ئەو کاتە دەبێتە ئۆپن ئەکسس ئەگە پارەشتان نەدا دەبێتە سەبسکرپشن لەو حاڵەتەدا بەڕای من پرۆسەکە زۆر بە شەفافی دەمێنێتەوە و ئەوە نییە کە ئەو پڕۆپارەی کە داوتانە هۆکارێک بۆ قوبوڵبوونی توێژینەوەکەتان لە مقابلدا بابێن ئەو توێژینەوەی کە بەندە لەو ڕۆژاندا سەبمیتم کرد بۆ گۆڤارێکی دیاریکراو بەڵام بەبێەوەی کە ڕەچاوی ئەوەی بکەم کە ئایا گۆڤارەکە پابلیکیشن چارجی تدایە خودنا دوای کە توێژینەوەکەم سەبمیت کرد ئیمێڵەکەم بەدەست گەشت و لێرەدا هەروەک تێبین دەکرێت بڕی ئەو پارەیە کە پێویستە بیدەم و تەنها یەک ئۆپشنی بەردەممانداوە کەویش ئارتیکل پرۆسسینگ چارجە کە بڕی $500 داوا کردووە و لەبێ لە حتمما لە بیدایەتی پرۆسەکەەوە بڕەپارەکە بدرێت ئەگە باماشێ ئەو گۆڤارە سێرچێکی بۆ بکەین لە ئینتەرنێت ئۆپسینە بەشی گایدلاینەکەی لێرەدا تێبین دەکرێت کە بڕەپارەکەی داوە و تەنها یەک ئۆپشنیشی خستۆتە بەردەست ئۆثەرەکان لەو سێکشنەکە تابێتە بەم بابەتە دوای کە مەتحەکی زۆری پرۆسەی ئارتیکل پرۆسسینگ چارجی کردووە واتە ئۆثەرەکان پێویستە پارە بدەن بۆی کە خوێنەران لە داهاتوودا بە فری توێژینەوەکان بتوان داونلۆدکەن و ئەکسیزیان بۆ هەبێ دەڵێ ئەم پرۆسەیە واتە ئارتیکل پرۆسسینگ چارج لەنا ئەم گۆڤارەدا پێویست کراوە کەواتە هیچ ترادیشنال فۆرمێکی دیکە نییە کە ئێوە بتوانن دوای ئەکسێپتکردنی توێژینەوەکەتان اختیارێکی دووەمتان پێ بدەن کە توێژینەوەکەتان بە شێوی سەبسکرپشن بڵاوبێتەوە و هیچ بڕەپارەیەکی دیارێکرا و لە مقابل بڵاوبوونەوەی توێژینەوەکەتان نەدەن کە لە ئێستادا ئەم جۆرە گۆڤارانە ناشەفافیەک بە توێژینەوەکان دەدا چکە لە مقابل بڵاوکردنەوەکەدا ئێوە پێویستە لە سەرەتادا بڕەپارەیەک بدەن و بۆی هەیە ئەو بڕەپارەیە هۆکارێک بێ بۆی کە پرۆسەکە بە ئاسانتر تێپەڕێنرابێت بە هیوان ڤیددیۆکەمان سوودی هەت بێ و کاتێکیشات